مامۆستا ئەمە پشیلەمان هەیە لە ماری حرامە؟ چەند پشیلەتان هەیە؟ وەڵام مامۆستا یەک دانە. یەک دانەیە؟ بەڵێ. بە خێوێکن؟ بەڵێ. وەکو حرام نییە، باشە؟ بەڵام ئەبێ وریابن لەگە خۆتان ئامەی خەوێنن. ئیسا کۆمەڵێ کچ پیا بوونە پشیلەکە لەگەڵ خۆیان خەوێنێ تا بەیانی، ئەوە نابێت، ئەوی شانە نابێت، خراپە. ئیسا ینی مۆدیلێکی زۆر خراپەیە بۆتانی ئێستا پێشبڕکەی شاجوانی پشیلاکەن. یە پشیلە چییە تا شاجوانی بۆ بکەیت؟ ئەو خەڵکە لە بێ ئیشی و لە تەقلیدی بێگانەیە نازانێت چی بکات، ینی هێندە بێ ئیش بۆی هێندە لەو ئیسلامە دوورەوە کەوتووە، ئەی نازانێت چۆن خۆی مەشغوڵکە، نازانێت خۆی چۆن بەناوبانکات، پێشبڕکەی پشیلا کرێ و ئیتر شەو تا بەیانی ئێستا کچ شوو ناکات. ینی باوەڕتان هەبێت ینی مەرجی ئەوەیە کە شوو بکات ئەبێ پشیلەکە لەگەڵ خۆیان بێت. هەموو پیاوێکش ئەو مەرجە قبوڵ ناکات. ینی گەیشتونێتە زروف و سەردەمێک باو باپیرانمان ئەگە زینوو بنەوە وەکو یاوەرانی ئەشکەوت داوای مردنەکەنەوە، قەنەعەتتان بێت. طبعاً هەمووتان ینی بەش بە حاڵی خۆتان هەر کەسە و لە مەنتیقەکەی خۆیان ئەزانیە چی ڕوەدا و چی ڕوونادات. بەڵام ئێمە لە بەرزین، ئێمە لە بەرزیەوە ئەڕوانینە شوێنەکان، کێشە و مەشاکیلی خەڵکێت بۆ لای ئێمە لەناو کۆمەلگایین. باوەڕتان هەبێت کچ هەیە شوو ناکات، باشە هەڵی ئیلا شوو ئەەکەم بە مەرجێ من پشیلەم هەبێت. ئەوە بەڕاستی کارەساتە، ینی تۆ ینی مستەقبەلی خۆت لەبەر پشیلە چییە؟ تۆ مێرد دەکەی، مێرد دیتر پشیلەت بۆ چییە؟